هاونیشتمانی خۆشەویست، ئەمن کوردێکی دانیشتووی ئوروپام، خەڵکی شاری شنۆم. ئەو ڤیدیۆیانەدا دەنێم نەک بۆ ئەوەی کە ئێوە ئامۆژگاری بکەم، نەک بۆ ئەوەی کە ئێوە هان بدەن بچن خۆتان بە کوژ بدەن، نەک ئەمن بەڵکو ڕێبەرێکی کوردیش ناتوانێت ئەو داوای لە کەس بکە خۆی بە کوژ بدە. بەڵام ئەمن کە ڤیدیۆی دادەنێم هەست بە مەسئولیەتێک دەکەم، بەرپرسایەتێک دەکەم کە لەسەر شانمە، ناتوانم بێدەنگ بم. ئەمن ڕێگام دوورە، ئەمن دەستم بەوێ ڕاناگا، ناتوانم بێدەنگ بم. ئەگەر ئێوە ناتوانن یان لەبەر هەر هۆیەک ناکرێ خەبەرەکان بڵاوکەنەوە یان ناکرێت دەنگ و بەم و بەو بگەێنن، لانی کەم ئەمن لێرە ئەوەم لە دەست دێ، لانی کەم ئەوم لە دەست دێ. بەڵام ئەمن کە ڤیدیۆیان دادەنێم لە ڕوانگەی خۆمەوە چ دەبینم چەندە شتەکەم پێگرنگە، لەو ڕوانگەیەوە مەجبورم هێندێک قسام بکەم. دنا هەرگیز ئەمن داوا لە هیچ کەس ناکەم کوڕی خۆی بە کوژ بدا، کچی خۆی بە کوژ بدا. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە دەبێ ئێمە لەسەر خوشک و برا و کوڕ و کچی یەکتر بەشار بین، دەبێ ئەمە دیفاعکەین. ئەو ڕۆژە لە هەمومانە. ئەگەر دوێنێ ژینا بوو، ئەگەر بابی ئەوڕۆ داغدارە جەرجی سوتاوە بۆ هێسبێنە لە بابی من بێ، لە مامی من بقەومێ، لە خاڵی من بقەومێ، کەوا بوو ئەو ڕۆژ لە هەمومان دەقەومێ. هەروەچی کە تا ئێستاش لێمان قەوماوە، ماڵ نییە شەهیدی نەبێ، بنەماڵە نییە کەسێکی لە زیندانیان نەبێ، کەسێکی شەهید نەکرابێ، بنەماڵە نییە کەسێکی لەسەر قاچاغێن نەکوژترابێ، بنەماڵە نییە دانیشتجوویەکی تەئید نەکرابێ، بنەماڵە نییە کەسێکی لەبەر بێکاریان محتاج نەو بێ. ئەوانە هەمووی هۆکارەکەی حکوومەتە، هەمووی هۆکاری ئەو شتانە حکوومەتە. تەنانەت زیابوونەوەی ژن و مێردێک لە یەکتر هۆکارەکەی حکوومەتە، هۆکارەکەی سیستەمە، سیستەم وا لێ دەکات و ژن و مێردێک پێکەوە ناهاوێنەوە. ئەی کاتێک کە ژن و مێردێک لەسەر مشکلاتی ماڵی پێکەوە ناهاوێنەوە، کاتێک ژن و مێردێک لەسەرەوەی کە مێردەکە بە ژنەکەی بڵێ ئەتۆ ئەو لیباسە بۆ ناکردرێ، یا ئەو لیباسەی نابێ دەبەرکە، یا ئەو شتەی نابێ دەبەرکە، یا ئەو شتەی نابێ بخۆی پێکەوە ناهاوێنەوە. ئەوە سیستەمە، سیستەم هەمووی دەگەڕێتەوە سەر سیستەم. بۆیە کاتێک کە تەسادفێک دەبێ دەگەڕێتەوە سەر سیستەمی حکوومەتی. ئەی کاتێک کە خراپترین ماشینەکانی دنیا لە ئێرانین، کاتێک کە ماشێنێکی کە لە ئوروپایە بە 3 میلیۆن تمەنی ئێرانێ دەفرۆشترێ، لە ئوروپایە بە 3 میلیۆن تمەنی ئێرانێ، بەڵام هەمان ماشێن لە ئێرانێ بە 80 تا 100 میلیۆن تمەنیە، و لە ئوروپاش تازە ماشێنە فڕی دەدەن، کەس نایکڕێ، ئەو بە ئەوراقی دەیکڕن. دەی ئەو نیشانەوە ئێران خراپترین ماشێنەکانی دنیای لێیە. ئەمن ئێوە هان نادەم بچن خۆتان بە کوژ بدەن، بەڵام ئەمن دەبینم لە دەرەوەی وڵات، ئەمن دەبینم لە ئوروپا و لە ئامریکا و لە وڵاتانی دیل و قاڕەکانی دی، تەنان هەتا لە تورکیای کە جیرانی ئێرانەیە، کە دەگەڵ شارێکی وەک ڕزای نیو سەعاتی فەرقە، لەوێ خەڵک چۆزێکی ژیانیان هەیە. حتا لەوێ کە یەکێک لە وڵات فەقیرەکانی خاوەرمیانەیە، نە نەفتی هەیە، نە گازی هەیە، سەرمای تەبیعینێ، فەقەت ئاوی هەیە و تەبیعەتێکی هەیە و لەوی ئیستفادە دەکا. هەتا لەوێ وەزعی خەڵکی لە ئێرانی خۆشترە. لە تورکیای بووم، خەڵک خانەوادە نییە دە هەفتەیدا یەک یان دوو جار نەچێت لە قاوەخانەی نانی نەخوا، نەچێت لە ڕێستۆران نانی نەخوا. بەڵام هیچ کەسێک لە لایمە هەیە لە شارێکی شنۆی کە ئەمن لەوێ بووم، ئەو کاتێ من لە شنوێ بووم، نازانم ئێستا، بەڵام دڵنیام ئێستاش ڕەنگە ئەگەر فەرقیشی کردبێ ئەوەندە نەبێ، بەڵام خانەوادە هەبوو ساڵی یەک جاریش نەدەچۆ ڕێستۆرانی، یەک جار خانەوادە بوو نەدەچۆ ڕێستۆرانی، کەوا هەمووی ئەوانە حاکمیەتن. بۆیە ئەو حکوومەتە دەبێ بڕۆخێ، ئەو حکوومەتە دەبێ بڕۆخێ. ئەگەر نەڕۆخێ، ڕۆژ بە ڕۆژ حاڵی ئێمەی ئێرانی، ئێمەی کورد لەوەی باشتر نابێ، هیچ خراپتریش دەبێت، ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. باشە ئەمن تەنیا ئەوەی دەڵێم، دەگەڵەوەیدا من بۆ خۆم موسڵمانم، هەروە باوەڕم بە خودای هەیە، 100% هێشتانم نەگەیشتمەتەوە واقعەتی کە باوەڕم بە خودای لەدەست بدەم. ڕەنگە هەموو فەریزە و هەموو واجباتی موسڵمانێکی لەبەرچاو نەگرم، ڕعایەت نەکەم، بۆی کە لە ئوروپایەم ڕەنگە هەسلەن ڕەنگە ساردیش بوومەوە لە دین، بەڵام باوەڕم بە خودا و بە زۆر شتی
کە لە دەدینەکاندا هەیە لە دەست نەداوە تەنانەت زۆشتی دینەکانی دیشم تاقیب کردووە زۆشتی باشیان هەیە کە هەمووشیان وەک بۆ ئیسلامێن یان ئیسلامی وەکوانەیە بەڵام لە ئوروپای بەو نەتیجەی گەیشتوم کە بێحیجابی هیچ کێشەیەکی بۆ مرۆڤ دروست ناکە هیچ کێشەیەکی بۆ مرۆڤ دروست ناکە هەموو خەڵکی ئوروپا بێحیجابن خەڵکی ئوروپا هەمووی بێحیجابن هەمووی ڕوتن هەمووی سەریان ڕوتە لاقیان ڕوتە بەڵام لە ئوروپاش ڕاستی ئەو بەرەڵایە نییە کە مفکر دەکەی لە ئوروپاش تو بە دەگمەن جێگایەکی حساسی بەدەنی ژنێک دەبینی مەگەر ژنهایە کە لە ئێرانێ لە لای خۆمان ئەگەر لیباسیش دەبە دەکەن هەر ئەو جڵفی و ئەو حاڵەتیان پێوە دیارە تەنانەت ئەگەر چارشێویشیان لەسەر بێ هەر بە حرەکەت و بە قسەکردنەکان ئەو زڵفیان پێوە دیارە لە ئوروپاش ئەو تیپە کەسانە هەن کەمن دەغێری وەیدا ڕۆژان لەگەڵ ئەمن خودی بۆ خۆم کارەکەم ڕۆژە فقط لەگەڵ ژنانم کارەکەم تەرەفم دەچمە هەر جێگایەکە ڕۆژێ دەچمە 4-5 ئیدارم بەس لەگەڵ ژنان تەرەف بەڕاستیدا غەیر ئەز ئەوەندەی دەستیان و ئەوەندەی سەریان ئەم هیچ جێگایەکی دەڕۆت نابینم و ڕاستیشتان دەوێ ئەمن هەست بەوەی ناکەم کە ئەوانە پیاون یاژنن یعنی هیچ ئەحساسێکی ئەوام نییە کە ڕۆژێ ئەگەر وابێ مرۆڤ لێرە ئیشی بۆ ناکرێت لێرە کاری بۆ ناکرێت ئەگەر ڕۆژێ فقط فکر لە مەسایلی جنسی و ڕوودبوون و بێحەیایی و بەرەڵای بکاتەوە هەر کار ناکرێت لە حاڵێکدا دەزان لێرە خەڵک چەندە فەعالن ئەوەتان بەڕاستی پێ بڵم خەڵک لێرە زۆر زۆر ماندون و ئەو مەوزوعانەی کە باسی ڕووتی و بێحیجابی ئەوەش دەکرێت لێرە هەمووی خلاص بووە هەل بووە و هیچ مشکلێک بۆ جامعی پەیدا ناکردووە تەنانەت زۆریش باشە ئەی ژنێک کە سەری ڕوت دەبێ و گەرمای نابێ و بۆنی لێ نایە و ئەوانە هەمووی باعث دەبێ ڕۆژانە کارەکەی بە جوانی بکە نەک ئەوەی کە ئەگەر ئەو ژنە فقط بۆن ئارەقەی خۆی ببێتەوە گەرمای بێ ئەم بۆ خۆمەکو پیاو ناتوانم کڵاوم لەسەر بێ و دەرسێ بڵم معلیم بم دەرسێ بڵم ناتوانم کڵاوم لەسەر بێ و ئاشپەزێ بکەم ناتوانم کڵاوم لەسەر بێ و لە بازاری بم ڕانەندە تاکسیش بم و کڵاو و شتێکشم لەسەر بێ و کاپشینم لەبەردارم و خۆم داپۆشی تەبیعەتەن ئەمەی پیاو دەنەوێ ڕاحەت بین هەمووی ئەمەی پیاو پێمان خۆشە تیشێرتی هاوینان تیشێرتی دەبەرکەین تەنانە شەڵواری لاق کورد دەبەرکەین ئەی هەمووی ئەوانە ژنیش پێیان خۆشە جا من بەو معنایەوە ناڵم کە بڵم دەبێت ژن هەموو ژیانیان ڕۆت بێ نا بەڵام ئەم دەڵم لە ئوروپایە خەڵک هەمووی بێحیجابە نەک هەر دنیا خرانەبووە نەک هیچ نەقەوماوە نەک خەڵک تەماح ناموسی کەس ناکە نەک خودای نەکردە کەس و دوی ناموسی کەس ناکەوێ بەڵکو زیندگی زۆر پێچێشش دەچێتە پێش ئەم بۆ خۆم تەجروبەی خۆم دەڵێمە تۆ گەر وەختێک بە سەفەر ئەمن چوومەتەوە کوردستانی عێراقێ کوردستانی باشوور بە سەفەر چوومەتەوە ئەتوو لە کوردستانی باشوور ئەگەر ژنت لەگەڵ دەبێ ناتوانانی بەڕێدا بڕۆی هەر وەختە ژنەکەت لێ بستێن ئەگەر دایکیشت لەگەڵ دەبێت دایکیشت بڕە وانێک بێت تەمای تێ دەکەن کەوا بوو ئەوەی چییە ئەوەی ئاشتەکە ئازاد نەکراوە بەڵام لە ئوروپایە ئەتوو قەت نیگەران نییە ژنێکت دەگەڵ ئەتوو دایکرد خوش کرد 100 ژنت دەگەڵ بە خیاباندا بڕۆ تەنانەتەوە پێش دەکێ و ژنەکان لە دوای تو دێنە بەڵام لە وڵاتانی مەوان نییە ئەوە هەموو ئەو مەمنوعیەتەیە هەر شتێک مەمنوع کرا ئەوەی لە ساز دەبێت ئەو تاوە لە کانەدا و لە ئەمریکای لاتینوانە مای جوانان ئازاد کردووە تحقیقیان کردووە کە بزان چەند دەفرۆشێ پێشەوەی وەختێک قاچاق بوو چەند دەفرۆشە ئێستا چەند دەفرۆش لەوەتی ئازاد بووە کەمتر دەفرۆشێ چونکە هەر شتێک کە قاچاق کرا خەڵک ڕووی تێ دەکا هەر زاتی بەشەریەوە بۆیە تکایە ئەگە دەهوێ ژیان خۆش بێ ئەگە دەهوێ ئەو ژیانی کە ئێمە دەیبینی لە ئەوروپا ئەو ژیانە بەڕەحەت و ئارامێک کە خەڵکی ئەوروپا هەیەی ڕای مەگرن تکایە لە خۆتان تێک مەدەن ئەو جوڵانەوەی ڕاوەستێ دەیان و سەدان بەرابەری و خەڵکێک کوژراوە و بریندار بووە دەگیرێ سەدان ماڵی دیخرا دەبێت سەدان ماڵی دیخرا دەبێت ئێستا کە هێشتا ئاماری شەیدەکان بەخۆشیەوە نەگەیشتۆتە 100 کەسی بەڵام دڵنیابن هەزاران ماڵ و بگرێت دەیان هەزار ماڵ
خرا دەبێگەر ئەو زوڵانەوەی ڕاوەستی ڕحمێ بە کەس ناکەن وەکو ئەردوغانی هەرچی ئەوزار دوژمنی خۆیان بێ هەرچی شکی لێ بکەن دەیگرن و نابودی دەکەن تکایە ڕامۆستن کارەکەتان لە دنیای دەرەوە زۆر چاکی دەنگداوەتەوە کارەکەتە هەر ئەوەندەیە لێتان دڵنیابن کە ئەو زوڵانەوەی ڕاناوەستێ دنیای دەرەوەش ئەگەر دیتیان ئەو حکوومەتە ڕفتە نییە ئەو زار دەزان حکوومەتێکی دیکە ئەو خەڵکەی دێ پشتیوی دەگرن جارێ ئێستا دڵنیان نەبوونە لەبەرەوەی کە دەیان ساڵە لە ئێرانی ئەو خۆپیشاندانان دەکرێن وەلی هیچیان بەو شێوەی نەبوونە هەر دڵنیابن حکوومەتەکە دەڕوخێ دەزان حکوومەتەکەیەوە دەهێنە سەرکە کەوا بوو دێن پشتان دەگرن بە هەر شێوەیەک بێدی ئینتەرنێت و بۆ دەنێرن دیفاعی هەوایی و لێ دەکەن نیروتان بۆ دەنێرن سایتەکانیان هەر دەکەن پوڵی لێ دەبڕن بە هەموو شێوەیەک دیفاعتان دەکەن تکایە ڕامۆستن هەموو ڕۆژێ هەوڵ دەدەم ڤیدیۆی دانێم هەموو ڕۆژێ بیر و بۆچوونەکانی خۆم دەڵێم بەڵام هیچ کاتێک قسەکان بەمانایەوەی نییە ئەمنی ئوروپانیشین کە جێم گەرمە ئەنگۆهان بدەم ماڵەکانتان وێران بێ کوڕەکانتان بەکوش بچێ کچەکانتان شەید نا ئەوەی ناکەم خانەوادەی منیش لەوەیە خانەوادی دۆستانی من خزم و کەسی من و ڕەفیقەکانی من کە لە ڕەنگە لە زۆر یان لە خانەوادەی خۆم خۆشتر بوێ لەوێن تکایە ڕامۆستن ئێمەش لەگەڵتانی